ئەمە دۆخی ڕۆژانەی تەواوی بنکەکانی دەنگدانە لە گەڕەکە جیاوازەکانی کەرکووک بەهۆی تێکەڵکردنی مامەڵەی فۆرمی ئەلیکترۆنی خۆراک و کارتی بایۆمەتری دەنگدان کە هەردووکیان پەیوەستن بە کۆمسیۆنی هەڵبژاردنەکانەوە. قەرەباڵغێکی زۆر لە بنکەکانی کۆمسیۆن دروست بووە. هاوڵاتیان داوای جیاکردنەوەی ئەم تێکەڵاویە دەکەن تا بتوانن بەبێ دواکەوتن مامەڵەکانیان تەواو بکەن. چوومەتە بەردەم قاپێکە هین فۆرمەکەی دایکم دەرکردووە کارتەکەی کە لە مختارەکە داەتی پێم لەگەڵ دانەیەکە تراتێکەڵی کردووە ئەلێ کواوەی گەلاوێش گەلایش دایک منە لە باتی داوای هەوێگە لە من کە داوای هەوێ لێگەترەکە هەر هەمووی داوەتە بانیەکە لە ژوورەوە هینوا ئەبینم دێتە ژوورەوە لێوێ شتەکانی تەسلیمەکان ڕێگی شەکەی بۆ بەڕێەکە ئێمەش لێوە ساعتێکە وەستاوی هەمووی دراوەتە بانیەکە ئەم قەڵەباڵغی هەروە بۆ هەواڵی نەفس کردویانە هیچ سوادەیەکی نییە من لێراوەسی سعاتێکە وەسی سیرەکەی جنسیەکە نقصان شێکە نقصان هەمیشان سەر لە نوێت گەڕێنێتەوە من دوێنێکە هاتم عینەوەتی بڕۆ بەیانی وەرەوە کەس بە کەسەوە نییە لێرە خەڵک بۆ کارتی ئەم سەرتاکە دەنگدانەکە نەبێ پێم وابێ هەر بۆ ناکەن ئەمە یەکێکە لە غەڵەتەکان دووەمیش خەڵکەوە خۆ زانای قەڵەباڵغێکی زۆرە کە دێ وێرە نازانی ژووری یەکە دووە سێ چوارە پێنجە هەموو شتەکان تێکەڵ کراون. لە قەیکەرکووکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش نایشارنەوە کە بەهۆی تێکەڵکردنی مامەڵەی فۆرمی خۆراکی ئەلیکترۆنی و مامەڵەی کارتی دەنگدان پێکەوە فشارێکی زۆریان لەسەر دروست بووە بۆ چارەسەرکردنی قەرەباڵغی بنکەکان ڕۆژانی پشوشیان کردووە بەدەوام. بسبب الازدحام صار دوام عندنا يومي الجمعة والسبت. بەبوونێ و قەرەباڵغەیە کە هەیە دەواممان زیاد کردووە. ڕۆژانی هەینی و شەمەش لە بنکەکان دەواممان هەیە هیچ پشوویەکمان نییە بە درێژایی هەفتە. ئەمەش بۆ چارەسەری ئەو قەرەباڵغەیە کە لە بنکەکانی تۆماری دەنگدران هەیە. لەگەڵ ئەوەشدا تیمی گەڕۆکمان هەیە بۆ فەرمانگەکان و دەرهێنانی کارتی دەنگدان. الناخبين أثناء مراجعتهم لتلك الدوائر. ئێستا لە 34 بنکەی دەنگدان جگە لە مامەڵەی دەرهێنانی کارتی دەنگدان و خۆ ئامادەکردنی خەڵک بۆ پرۆسەی هەڵبژاردن هاوڵاتیان دەبێ فۆرمی ئەلیکترۆنی خۆراکیشیان لە لای کارمەندانی کۆمسیۆنی هەڵبژاردنەکان کارا بکەن. ئاسۆ ئەحماد، کورسات نیوز، کارکووک.